لە تەوەری دومی پامی ڕۆژەوە لەگەڵتان بەردەوام دەبین باز لە ڕێخستنی خۆراک دەکەین لە وەرزی گەرمادا. وەکو دەزانین ئێمە خەریکە دەچین ناو وەرزی گەرما بە تەواوەتی و پێویستە ڕێخستنەوەیەکی باش لە خۆراکەکان و خواردنەوەکاندا بکەین بۆ ئەوەی کە لەشمان پێویستی بە بڕێکی زۆر لە شلەمەنی دەبێت بەوەی کە بە گەرما بەرز دەبێتەوە و ئارەقێکی زۆر دەکەین و وزەیەکی زیاتر سرف دەکەین بزانین چ جۆرە خواردن و خواردنەوەیەک باشە لەم وەرزەدا واروەها لەگەڵیشیدا ئەو بابەتانەی کە لە دەرەوە ئێمە دەیان کڕین چۆن مامەڵە و تەعاملیان لەگەڵدا بکەین لە وەرزی گەرمادا کە بێگومان وەرزەکەی جیاوازە لە وەرزی زستان بڵاوبوونەوەی نەخۆشیەکان و هەروەها خراپبوونی خواردنەکان لەم وەرزەدا خێراتر دەبن. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە بە وردی پرسیاری وردەکەین لە پرۆفیسۆر دکتۆر چیمەن ساڵح مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆ لەگەڵمانە. زۆر بەخێوێ دکتۆرە گیان. پرۆفیسۆر نیە پرۆفیسۆر یاری دەدەرەوە بەسەر بۆ ڕاست. زۆر باشە دکتۆرە گیان ببوورە. دکتۆرە لەش ئایا خۆی شێوازی هەڵکەوتی لەشمان وایە کە لە وەرزی زستاندا پێویستی بە جۆرە خواردنێکە و لە وەرزی هاوینیشدا پێویستی بە جۆرە خواردنێکە یان نەخێر ئێمە خۆمان جامان کردوتەوە کە لە زستاندا خواردنە قورسەکان زیاتر بخۆین ئەوانەی کە وزەیەکی زیاترمان دەدەنێ و لە هاوینیشدا بابەتە ساردەکان زیاتر بخۆین. جۆری ئەو وزەیە کە ئێمە بەکاری ئەهێنین سەرەکەی مەسەڵەن لە زستانە تۆ وزەت پێویستە تەنانەت بۆ دەرەجەی حرارەتی ئینسان یعنی دەرەجەی گەرمی لەش لە 37ە. ئەم دەرەجەیە ئەگەر تۆ لە شوێنێک کابی ناقص 5 و 10 بێت لەش هەر بۆ دەگەێنێتەوە 37. ئەگەر لە شوێنێکی شابی لە 40-50 شابی ئەم هەر بۆ داوەزێنێتەوە. لەبەرەوەی ئەم ڕێخستنەی لەش و جوڵەش لە هاوینا زیاتر ئەبێ لەبەر ئەوە یعنی شوێنەکان پلەی گەرماش ئەو پلەی گەرمایی کە ئێمە تیادا ئەنیشین یعنی مەرجینە جاریوە تۆ لە هاوینای بەڵام لە ژوورەکە دەرەجەی حرارەتی لە بینی 20 و ئەوانەیە سیرەکە تۆ هەر وەکو زستان پێویستت بێتی. بەڵام ئەگەر لە دەرەوە بیان لە شوێنێکابی گەرم بێت ئەو کاتە تۆ پێویستت بە وزەی کەمترە لە هاوینە هەروەها پێویستت بە سەوائیلی زیاترە یعنی شلەمەنیەکان زیاتر بخورێتەوە وەلەو یعنی هەندێک کەس هەڵەیە زیاد لە حەد شتی سارد دەخۆنەوە سەوڵاو ئەخۆن مەسەڵەن ساردەمەنیەکان ئەخورێتەوە کە ئەمانە ڕێگایەکی ناڵێم هەڵەیە بەس دروست نییە بە تایبەتی لە کاتێکا کە گەدە بەتاڵە. ئەگەر گەدە بەتاڵ بوو ئێمە لە کاتێکا کە ئەو بەتاڵە و تۆ ئاوێکی ساردیشی تێکەی یان مەسەڵەن خواردنێکی زۆر ساردی تێکەی ئەمە بێ بەهۆی کرژبوونی گەدە لە دواییە یعنی لەوانەیە ببێت بەهۆی تێکچوون یان دوایەوە خواردنێکی کە ئەخۆی خواردنەکە بە باشی هەرس نەکە ئازار لە هەندێک جار ئازار دروستە بێ. لەبەرەوە باشترە ئێمە بەپێی ئەو جەوەی کە تیاین ئەوانە یعنی خواردنەوە زیاتر بکەین ئەگەر جەوەکە گەرمتر بێ. هەوڵیش بین بە تایبەتی بە کاتێکا کە گەتەمان بەتاڵە هەوڵ نین بە هیچ جۆرە ئاوی ساردی تێ بکەین. ئاوی سارد یعنی هەموو خواردنەوەکانیش. ڕاستە زۆر باشە. بێگومان ئێمە کە باسی وەرزی گەرماکەین لەگەڵی شار ڕۆژ درێژە دکتۆر وایە یعنی وەکو زستان نییە کە پێچەوانەکەیتی شەو لە 5 ئێوارەیە بەس لە 5 ئەبێ خواردنەکانمان چۆن لەگەڵ وەرزە کە مەبەستمان لە پلەی گەرمی بەرز و نزمە ئەبێ بگونجین وەک جەنابەت باست کرد لە هاوینا کە ڕۆژیش درێژە هەر ئەو بڕێ خۆراکی وەریەکدین لە زستان ئەگەر ئەوانەی 3 ژەمە خۆن کە بە ناشکری نەبێسەر زۆری خەڵک 2 ژەمە خۆن ئەکرێ لە هاوینا دیسانەوە هەروە بێ یان ئەبێ وەکو بڵێ جورعە یان ژەمی خواردنەکانمان گۆڕانکاری بەسەرابێت. خۆی باشترە یعنی لە کات لە وەرزی هاوینە بەپێی ئێمە یعنی هەجاران شتێک هەبوو پیانەوت مای پارامێت یعنی یان قاپەکەی من قاپی من ئەمڕۆ لەگەڵ بەیانی فەرقی هەیە. ئەمڕۆ مەسەڵەن من ئەچم بۆ دەوا ماوەیەکی زۆر ئەمێنمەوە یا مەسەڵەن ئیشێکی زۆرەکەم سەر و خوارێکی زۆرەکەم ئەبێ جووری خواردنەکەم بگۆڕێ وەک لەو ڕۆژەی کە من ئیستراحەتم ئەمڕۆ بڕیارم ماوە نەماڵ پاکەمەوە نەپشمە دەرێ نە هیچ بکەم ئەمڕۆ لە ماڵەوە دانیشتم ئەکیت خواردنێکی کەمترمەوێ. بەڵام وەکو ڕێکخستنە بە شێوەیەکی گشتی من لە هاوینە ئەو گۆڕانکاریانە چییە کە بەسەر خواردنەکانمانە بێت باشترە ژەمی بچووک بخۆین یعنی ژەمەکان 3 ژەم بکەین ئەویش تەنانەت ئەم 3 ژەمەش ئەکەوێتە سەر ئیشی خۆت
ئیشەکەی خۆت مەسەن هیوا هەیە وا بۆ یە گونجێکە دوو ژەم بخوا لە شیوای ئەوێ کە دوو ژەم بخوا بەرامبەر بە ئەوە کەسێکی کە ئێمە لە ئینگلیزیە کەلیمەیەکەیە پێڵێن یونیک یعنی تاک یعنی هەموو کەسێک تاکە هیچ شتێکی من و تۆ وەکو یەکوانیە من لەگەڵ کەسێکە لەگەڵ خوشکەکەم ئەگەر دوانەش بین پێکەوە مەرجنێ وەکو یەک بین دەوانێت دووشتی جیاوازمانە بێ لەبەرەوە بۆ خۆمان لێکی بینەوە بزانین کامیان باشترە و کامیان لەگەڵ گرنگ ئەوەیە کە تۆ ژەمەکان ڕێک بخەی نا ئەمڕۆ من دوو ژەمە خۆم بەیانی سێ ژەمە خۆم دوای ئەوە چوار ژەمە خۆم دیسان ئەگەڕێمەوە ئەم سەر لێ شێواندنەی مەعیدە جار ئاساییە مەسەن لە ماوەی مانگێکات تۆ جارێک دوو جار ژەمەکانت لێ تێکەیە ئەمە هیچ زەرەری نییە بەڵام هەر دقەی و شتێکی زۆر خراپیش کە لە لای ئێمەیە هەیە هەمیشە دەمەجوڵێنین یعنی لە لامان گرنگ نییە من یەمە لای جەنابەت کولیچەیەکت لەلایە دەنکێک لە کولیچەکە خۆم دوایی ئەچمە لای لە نیاخان میوەیەکی لایە ئەی خۆم دوای لە شوێنێکی کە شتێکی کە ئەخۆم ئەم بەردەوام جوڵاندنە ئەمە خراپە ئەگینا ژەمەکان هەر کامێکیان هەڵبژێری بە پێی خۆت لە هەر ژەمێکە ئەمە ئاساییە کاتەکەشی بەڵێ کاتەکەشی بەڵام بە مەرجێک کاتەکان مەسەڵەن شەوان ئێستا ئێوارە مەسەڵەن من میوەیەک دائەنێن بەس من دوای سەعاتدا ئەچم بۆ سەر ئیش لەسەر ئیشم ئەو کاتە زۆر ئاساییە ئەگەر من بێت و میوەکە بخۆم بەڵام تۆ ئەچی ئەنووی بەسەریا زۆر خراپەکە میوەکە بخۆی جیاوازیەکە ئەلێرەیە دروستێ بێ لەبەرەوە ئێمە ئەبێ بە پێی ئیشەکانمان بە پێی هەڵبژاردنەکانمان ئەنجا ژەمەکان هەڵبژێرین باشە دکتۆرە هەر بەڕاست فەرزە ئێمە سێژەم ناوخۆین چکە جەناب دوتێ لەوانە کەسێک بۆ کەسێک جیاواز بێ کەسێک بە دوو ژەم کەسێک بە زێژەم سێژەم ئێوە کەسێک کە لە ئۆفیسێکە ئیشەکە جیاوازە لۆی لەم گەرمایە کرێکارێکە لە دەرەوە ئەم سێژەمەی ئێمە فەرزە ئیلا ئەبێ سێژەم بخۆین شتێکی ینی زانستی دروستە نەخێر ناڵێم یعنی تۆ جەستەی خۆی ئێمە بەڕاستی جەستە وەکو وتە قسەمان لەگەڵاکە بەس ئێمە ئەگەر مەرجە بیخوێنینەوە مەسەڵەن ئەو کەسە ئەنسۆلینی خۆی فەحس بکە لەش ساغی و ئاکتیڤی خۆی یعنی ستە هیوا هەیە بەیان نییە هەڵیستێنی لە خەو سەعات حەوت هەڵەسێ و ئاکتیڤە هیوا هەیە سەعات دە و یانزەش هەڵەستێ لە خەو هێشتا هەر بێتاقەتە بڵێ یعنی حتا جۆری خواردنەکانی جۆری خواردنێکەیە بە منەکەوێ لەوانەیە بە تۆ نەکەوێ کە مەسەڵەن ئەوانەی ئێستا زۆر کەسمانەیە بە گلوتێن ئەو پرۆتینەی کە لە ناو گەنما هەیە بەلەشی ناکەوێ هەندێک لە گۆشتەکان بە تایبەتی گۆشتیگە هەندێک هەیە مەعیدەی زەعیفە ئەگەر گۆشتیگا بخوا لەشی قورسە بێ بۆیە ئەو کەسانی یان مەسەڵەن ئەوانەی ئەنسولینیان کەمە دائیمەن دوای نان خواردن تۆزێک خۆی هیلاکێکی کەمت پێوە ئەبێ حەزەکەی ئیسراحەت بکەی بەس هەیە غێر طەبیعی ئێوەی هیلاک زۆر هیلاکەیوێ بخەوێ ئەمانە لەوانەیە کێشەیەک لە ئەنسولینیان هەبێ ئەبێ ئاگاداری خۆیان بکەن لەبەرەوە ئاگادارکردنی خۆمان یان زیادکردنی کێش یعنی سەیرەکەی تۆ فترێک شتێکە خۆی هەستەکەی کێشت پێی زیاد بووە ئەو خواردنە باش نییە مەسەڵەن هەندێک لە خواردنەکانمان هەیە کە هەمیشە خراپن مەسەڵەن وەکو ڕۆنی بەستوو ڕۆنی ئەمەی لە تەنەکە و سەتڵەکانە هەیە لە بازاڕە ئەمە هەمیشە خراپە شتی سوورکراوە هەمیشە خراپە ڕۆنی بەکار هاتوو یان ڕۆنی سوتاو یعنی لەوانەیە من ڕۆنێک بەکارێنم ڕۆنەکە خۆی ڕاستیە تەندروستە بەڵام ئەی خەمە سەر ئاگر ئەی سووتێنم لەبەرەوە من ڕۆنەکەم خراپ کرد یان ڕۆنەکە دانیم کۆنە بێ مەسەڵەن کەرە و ڕۆنی کوردی کە خواردنێکی سەلامەتن بەڵام ئەگەر دادنا لە دەرەوە هەوا بەری کەوت ئەو خواردنە ناتەندروستە بێ تۆژەی خواردنێکی پێ دروستەکەیت و دوایی ئەڵێ وەڵا لەشم خراپە و لەبەرەوە ئێمە لە هاوین ئاڵێن ئەبێ زۆر ئاگاداری خواردنەکان بین کە یعنی وەکو زستانی ئێستا ئێمە زستان جاری وا هەیە دەرەوەش سفرە ئێتۆ خواردنەی تادانی زۆر ئاساییە بەڵام چونکە ئێمەش کاتێکمان هەیە پێڵێن هێڵی خەتەر بۆ خواردن ئەما کە بەکتریا و ڤایرۆس و هەموو شتێک تیاگەشاکە چیە ئەم دەرەجەیە لە سەروی چوارەوە یعنی لە پێنجەوە چونکە ئێمە زانین سەلاجە چوارە چوار و یعنی لە خواردنی لە چوارەوە بۆ چەند بۆ 6 بۆ دەرەجەی 6 ئەم دەرەجەیە و بە تایبەتی
ئەگەر لە سەروی 32 بوو یعنی عادەتەن ئێستا حالیان ماڵەکانی خۆمان ئەگەر هیچ تیادا نەگیرسێنین تقریبان لە 32 ئەوانایە بەڵام کاتێکی ترکە تۆزە گەرماترە بێ کە دەرەوە ئەبێ بە 45 ئەوانە ناو ماڵەکانیش ئەگەر زانیمان دەرەجەی حرارەتی ماڵەکەمان لە سەروی 30 بوو لە ماوەی سەعاتێکە خواردندانی بۆی هەیە بەکتریاکان گەشەی تیا بکە بەس ئەگەر لە خوار 32 بوو ماوەی 2 سەعات ماوەی 2 سەعاتی ئەینێ ئەم خواردنە یعنی بۆی هەیە بەکتریاکان گەشەی تیا بکە شتێکی تر هەر لەم کاتانەیە گۆشت و مریشکە چ لە دەرەوە کە ئەیکڕین ئێمە کاتێکی کڕین یعنی مەسەلا من ئەچم بۆ بازار ئەمەوێ مریشکێکی بەستوو بکڕم یان مریشکێکی فرێژ کە لە عینەکان یان گۆشتێک ئەکڕم ئەمە کاتێک ئەبێ بیکڕم یەکسەر بڕۆمەوە تەنانەت ئەگەر زانیم ماڵەکەم دوورە ئەگەر زانیم لە ڕێگایە یعنی کاتەکە وەهانیە لە ماوەی سعاتێکا بگەم یان جاری وایە مەسەلەن من ماڵم لە دەرەوەی شارە ئەی کڕمۆچمە دەرەوەی شار ئەمە ئەبێ کۆڵبۆکسم پێ بێ کۆڵبۆکس پارچێ سەهۆڵی تێ بخەم و ئەم گۆشتەیە ئەم مریشکە بخەمە ناوی سەری بنێمەوە ئەو کاتە سەلامەتە بێ ئەگەر نابێ بهێڵی وەکوتم لە 32 لە ماوەی سەعاتێکە ئەگەر تا 60ەکە بوو لە ماوەی یعنی لە 32 کەمتر بوو ماوەی 2 سەعات زیاتر بوو ماوەی 1 سەعات ئەبێ ئەم گۆشتەیە ئەم مریشکە بخرێتە سەلاجە و هەڵگیرێ ئەگەر لە ماڵەوە هەمان بوو مثلا من مریشکێکم کڕیوە نیوەیم خواردووە نیوەیم خستۆتە فرێزەرەکە و نیوەکی تریم یعنی بەکارهێناوە کاتێک کە ئەم نیوەی بەکارهێنم نابێ بیهێنم لەسەر مەخسەلەکەم داینم لەسەر سنکەکە داینم بڵێم با بیکاتەوە بە خاو بێتەوە هەمیشە ئەبێ بزانم کەی پێویستم پێی بوو مەسەلەن ئەمەوێ سبەینێ ئەم مریشکە لێنێم هەر لە ئەمڕۆ دەرێنم لە ناو سەلاجەکەیە دایانێم بۆ ئەوی دەرەجەی حرارەتم نەگاتە سەر و چوار بۆیە ئەو خوێناوی کە ئیاتەوە من جاریکەش باسم کردووە ئەمە خوێناو نییە ئەمە پرۆتینی ناو گۆشتەکەیە خەڵک زۆر لەمە غەڵەتیە گەیشتووە ئێمە بەرنامەیەکمان کرد بڕگەیەکمان ئەلەوەدانە خەڵگەی وامەلێکمان لەمەلا خوێناو بخوێن کاکەوە خوێناو نیە هەموو پرۆتینی گۆشتەکەیەوە بەڵێ من پێت ناڵم خوێناو بخۆ ئەڵێم وا مەکە خوێناوەکە بڕژێ تۆ کە مریشکەکە یان گۆشتەکەت دەرهێنا و لە سەلاجەیە داتنا تەنانەت ئەگەر هی مجەمیدە بێت چونکە مجەمیدە لە ناقسایە یعنی تا ناقسە 18 ئەڕوا بەڵام سەلاجە لە چوارایە فرێزەر لە سەفر و ئەوانەیە کە تۆ دەرهێنی باشترە مەسەلەن من کە گۆشتێک دەرهێنم ئەمڕۆ دەرهێنم بۆ سبەی نا بۆ 2 سبەی ئەیکەم بەڵام لە دەرەوە داینانێم زۆر جار هەبووە لە ناوە سەهۆڵی تیا بۆ یعنی کەسەکان و توانایەوە نیە ناوەکی سەهۆڵی تیا بەڵام بە تایبەتێگەر مریشکەکە ساغ بێ لە دەرەوەی خراپ بووە گۆشتەکە خراپ بووە بەڵام ناوەی هێشتا سەهۆڵەکەی پێوە بووە لە برۆ زۆر ئاگاداری ئەو شتانە بین لە خواردن لە هاوینە لە دەرەوە دانەنرێ بەبێ سەر شتەکان دانەنرێ ئێمە یعنیەگەر بێچگە لە گۆشت و مریشک واز لێبێنین خواردنەکانی تریش ئێمە 2 جۆر خواردنمانەیە تەڕە و وشکە ئەمەی وشکەیە نابێت لە شوێنێکە دابنرێ کە ئێمە زانین لە مۆرزانەیە حەشەرات زۆرە بێ سیسرک و قالۆنچە و مارمێلکە و زانی زۆر لە شتەکان لە برەوە پێویست ناکا من ئەو خواردنە لە دەرەوە دانێم هەم لەو حەشەراتانە بیپارێزم هەم لە تیشکی هەتاو یعنی تەنانەت من ئەگەر لە کاونتەرەکەشا دامنا زانیم لە ئاستێکە لە شوێنێکەوە هەتاو بەر ئەو کاونتەراکەوێ یان حوشەی پشتەوەی ئێستا زۆرمان حوشەی پشتەوە پارچە پلاستیکە یان پارچەیەکی شوشەیە لەسەرەوە کردومانە بەسەری هەتاو نایەتە خوارێ حەشەراتیشی لێ نییە بەڵام تیشکی هەتاوەکەیەت بەریەکەوێ لەم کاتەیە ئەبێ ئەگەداری ڕۆن بین تەنانەت ئەم ڕۆنی زەیتەکانم تەنانە زەیتی بایعی و هەر زەیتێکی تر باشترە ئێمە ڕۆنی یعنی شوشەیەکی ڕەنگی سەوزەیان ڕەنگی ڕەشە تاریکەکان ئەوانە بیکەینە ئەوە هەتا تەواوە بێ یعنی لە دەرەوە نەبێت تیشکی هەتاوەکە لیبە یان تیشکی ئەو گەرما زۆرە لیبە یان خواردنەکان لە ناو یعنی بەداخەوە هەندێک مەسەلەن بکەمێتێک برنجم هەیە یان هینم هەیە هەر لە ناو کیسەیەکی نایلۆنایە هەر لەوێش دامناوە ئەڵێم قەچێکە خۆ هەتاو لێ نایە لە ناو تاکەکایە نە مادەم هەتاو هەر لە شوێنەکە ئەیا و گەرمایی بەرەکەوێ لەبەرەوە هەر ئەبێ بخرێتە تورەکەیەوە یان مەسەلەن کۆنتێنەرێکی گڵینە مهم لە ناو نایلۆنا نەبێت لە هەر شتێکی تراداینی بەنسبەت تەڕەکانەوە یعنی میوە و سەوزە و ئەمانە
بە هەمان شێوە کە ئەێنرێتەوە یەکسەر باشترە هەڵبگیرێ. هەندێک کەس هەیە پارچە پارچەی ئەکا یعنی چاکیەکە ئەنجا هەڵیەگرێ. ئەمە لە کاتی شتنەوەیە زۆر لە ڤیتامیناتەکان لێ ئەڕوا لە برۆمە ڕێگایەکی دروست نییە. باشترە بە تەواوی هەڵگیرێ بە قەپاتی و بە سەرداخراوی. یعنی لە ناو سەلاجەیە نابێ من چێشتێکم لێ ناوە ماوەتەوە. زۆر ئاساییە چێشت کە ئەمێنێتەوە بە خێرایی بە پاکوتەمیستی هەڵبگیرێ. بەڵام ئەبێ بە سەری داخراو بێ لەگەڵ خواردنێکی کاڵادا نەنرێ. یعنی من سەوزەکەم کردوتە قاپێکە و نەشۆراوە، سەریشم نەناوەتەوە، لە تەنیشتی خواردنێکەیە یان گۆشتم دەرهێناوە ئێوەی بیکاتەوە، لە تەنیشتیشی خواردنەکە هەیە. ئەمانە هەڵەن. باشە دکتۆرە، سەوزە و میوە بە نەشۆراوی هەڵبگیرێت باشترە و بەپێی بەکارهێنانی خۆت بیشۆیتەوە یاخود هەمووی بشۆیتەوە لە ناو سەلاجەکە هەڵی بگریت؟ بەپێی پێویستی. ئەگەر ئێمە زانیمان لەم ڕۆژەیە تەواوی ناکەین، مەسەڵەن من ئەچم لە بازار 3-4 دەست سەوزە ئەکڕم، ئەزانم بۆ 3-4 ڕۆژ کڕێوە، لەو کاتەیە تەڕی مەکە، بەڵام بە شێوەیەکی قەپات لە شوێنێکە یعنی لە کۆنتێنەرایان لە ناو نایلۆنێکی شاداینی ئاساییە بەپێی پێویستی خۆت ئەم ڕۆژ دەرم هێنا بەشی ئەمڕۆ ئەشۆمەوە. تەنانەت نابێ بریناریش بکرێ. زۆر لە خەڵکەکان هەیە تەنانەت سەوزە ئەجنن ئەنجا ئەیشۆنەوە. ئەمە ڕێگەیەکی زۆر هەڵەیە. زۆربەی زۆری ڕیشاڵ و ڤیتامیناتێک خواردنەکانی لە ناو سەوزەکایە ئەڕوا. لەبەرەوە ئەبێ بە سەوزەکە بە جوانی بشۆرێتەوە ئەنجا بهێنرێلت بکرێ. لەبەرەوە زۆر جار هەیە ئەم سەوزەیە پاکە من باشە کە ئیشۆمەوە بم ئاوەوە ئیخەمە ناو سەلاجەکەیە لەوێ زوو خراپە بێ، ئاوەکە وای لێ ئەکا کە زوو خراپ ببێ. لەبەرەوە باشترە بەشی پێویستی بشۆرێتەوە بخورێ و دوای جارێکی کە یعنی بەشی تر دەربێن. باش دکتۆرە، هەر بەڕاست من توێژینەوەیکم بەر چاکۆت ئەڵێن لە وەرزی گەرمایە خواردنەوە گەرمەکان لەش فێنکە کاتەوە. ئەشبینی لەو کەلار و کفری ئێمە کە دەرەجە زۆر بەرزە بێتەوە، خەڵک ینی زۆر بە ئاسایی لە چاخانە لایە چاخوا. ئێمە لە وەرزی زستانە دوکانی دۆدرمە و ساردەمەنەکان داخرێن وانە، بەس لە وەرزی چلەی هاوینە چاخانەکان هەر هەن و جمعیان دێ. بەڕاست ئەم لە ڕووی زانستیەوە چا خواردن، شلەمەنی گەرم خواردن هەر بەڕاست لاشە فێنکە کاتەوە یان ئەوەی تر وەکو بڵێ گەرمات تووژەکە؟ چا بە تایبەتی من هەر لەم بەرنامەی جەنابیشتانەوە بەرنمەیەکم کرد کەڕەتێک لەسەر چا باسی ئەوم کرد، یعنی چا یان خواردنەوەیەکی تۆزە گەرم یعنی ئەوانە لە هاوینە فعلەن فێنک دەکاتەوە. فێنکەکە بۆچی ئەو گەرمات ئەیاتێ لەشی ئینسان وەکو دیفاعکردن لە خۆی کاتێک کەشتی گەرمە چێتە لە شێوە کونیلەکانی لەش ئەکاتەوە عارەقی پێکاتەوە. بەم عارەقکردنەوەی ئێمە فێنکە بینەوە. لەبەرەوە چقۆیەکی دووڕوە هەم فێنکمانەکاتەوە ئەم گەرممانەکاتەوە، فێنکمانەکاتەوە بە عارەقکردنەوە گەرممانەکاتەوە کە گەرمیمانەیەاتێ. لەبەرەوە ڕێگایکی دروستە لە کاتی گەرمایە ئێمە ئەگەر بێت و ئاوی گەرم بخۆینەوە لە شێوەی قەنداغا، بۆیە یعنی باشترین ئەوەیە کە تەنانەت پێش نان خواردن بە 20 دقه ئێمە پەرداخێک ئاو ئەگەر بکرێت ئاوەکە گەرم بێ هەر زۆر زۆر باشترە ئێمە بیخۆینەوە. چۆن وتر لەسەر گەردەی بەتاڵ ئاوی سارد خراپە، بەڵێ لەسەر گەردەی بەتاڵ ئاوێکی شلەتەن یا قەنداغێکی گەرم بەعکسەوە زۆر باشە، چونکە ئەو تەشەنوجاتە ئەو ئازاری گەدەیە و ئەو بەدخۆراکی کە تیا دروستە بێ بەهۆی ڕقبوونیەوە لەمەیە شلە بێتەوە. تەنانەت لە هەندێک لە وڵاتەکانی مەسەلەن وەکو سین و ئەوانەی کە زۆر گرنگی بە طبی بەدیل ئەیەن پێش نان خواردنەکە، یعنی و کەسێک کە ئەچێ و چۆن ئێمە ساردی و بیپسی و ئەوانە بین ئەوان پەرداخێک ئاوی گەرم بۆ ئەو کەسەدانێن بۆ ئەوەی بیخواتەوە گەدەی خۆی ئامادە بکە بۆ خواردنەکە. باشە دکتۆرە، وەکو باز دەکرێت دڵێن پێویستە هەر کەسێک هەش پەرداخ ئەو بخواتەوە، بەڵام بیرم دێ ڕایەکیان تۆت بەپێی کەسەکەیە کە جسمی خۆی چەندێک پێویستی بە ئاو هەیە. ئایا لە وەرزی هاویندا دەکرێت هەش پەرداخ ئاو بخورێت و یان نەخرێت بێ ڕێژەکەی زیاتر بکرێت؟ ئەکەوێتە سەر ئەو جەوەی تۆی تیایی. یعنی مەسەلەن ئێستا تۆ ئەچیتە دەرێ ئەمڕۆ 2 سعات 3 سعات لە دەرەوە بی عارەقێکی زۆرەکەیتەوە، ئەمە تۆ پێویستت بەپێی ئەو عارەقەی کە ئەیکەیتەوە مەسەلەن پەرداخێک 2 پەرداخ ئاوی زیاترت پێویستە. بەڵام هەر وەرزی هاوینە من لە ژوورەوەم هیچ نەچوومەتە دەرێ، جەوی ماڵەکە هەر وەکو جەوی
زستان وایە بۆ من چونکە بەداخەوە ئێستا زۆر لە ماڵەکانیش سپلتەکانە خەنە سەر هەژدە و ئەمانە کە ئەمەش دیسان کارێکی زۆر ناتەندروستە لەو کاتەیە تۆ پێویستت پێی نییە لەبەرەوە ئەو هەشت بەرداخ ئاوە کە دانراوە نا خۆی لە ڕاستیا بۆیە مەسەرەن تەنانەت توانە 2000 کیلۆ کالۆریش لەو زەمان پێویستە نەخێر ئێمە بەپێی خۆراکەکانمان هەتا ئەو خواردنەمان مەسەلەن شیرینی زیاتر بێت چەوری زیاتر بێ هەروەها خوێی زیاتر بێ ئێمە خستر بێ مەسەلەن فەرقی هەیە من دانیشم قاپێک برنجە خۆم تۆ دانیشی قاپێک سوپێکە خۆی یان سەوزە ئەخۆی ئێمە ئەو سەوزانەی کە ئێخۆین خەیار چنێکە سەتا لە سەروی نەوەتی ئاوە کەواتە تۆ کۆوای ئاوت خوارد بێتەوە بەڵام من سەیرەکەی ئەمڕۆ هیچ سەوزەم نەخواردووە میوەم نەخواردووە کەواتە پێویستم بە ئاوی زیاترە لەبەرەوە ئاو خواردنەوە بەپێی خۆراکەکەتە بەپێی ئەو جەوەی کە تۆی تیای یعنی جەوەکەی هەتا گەرمتر بێ تۆ پێویستت بە ئاوی زیاترە. دکتۆرە زۆر جار ئێوەمانان کە پسپۆڕم لە بواری خۆراکە باس لەوە ئەکەن کە بەهاراتەکان زۆر بەسوودن بۆ مرۆڤ بەڵام خۆزانی بەهاراتەکان جۆرێک لە حرارش ئەیان خاصن توونەکان بەلەش ئینسانیان بیبەری تون بەتایبەت هەر بەڕاست لە وەرزی هاوینە ئاسایی خواردنی بەهاراتەکان و بیبەری تون یان ئەبێ ئەمانە کەم بکرێنەوە بەڵێ یعنی چونکە ئەمانە ئێمە شتێکمان هەیە خواردن کاتێک کە خۆراکەکەی ئەیخۆین سەرفێکە ئەیکا بەوزە پێڵەن میتابۆلیزم ئەم میتابۆلیزمە بەهاراتەکان بە تایبەتی دارچینی ئاڵەتی ڕەش ئەمانە بەرزیانەکاتەوە ئەم میتابۆلیزمە بەرزەکاتەوە یان تەنانەت بیبەریتون لەبەرەوە باشترە لە هاوینانە تۆزێک کەمتر بکرێتەوە ئەو میتابۆلیزمە بەرز بێتەوە زەرە لە چی ئەیات هەست بە گەرمای زیاترەکەی یعنی بۆیە ئێمە تەنانەت لە کاتێکە کە خواردن ئەخورێ دایکان ئەوەکەن کاتێکە گۆشتی گالی ئەنێن سیرەکەی هەمیشە لە ناو شفتەکانە لە ناو یاپراخەکانە ئاڵەتی ڕەشی تێکەن طبعاً ئەمانە لە باوباپیرانەوە بۆمان ماوەتەوە ئەمانە جگە لە تام یارمەتی هەرسیش ئەیەن یعنی میتابۆلیزمی لەش بەرزەکەنەوە لەبەرەوە باشترە لە وەرزی هاوینە کەمێک بەهارات و ئەو شتانە ناڵێم بەکار نهێنرێ بەکار بێنرێ بەڵام کەم بکرێتەوە بەس بۆ زستان زۆر باشە. دکتۆر ئێمە کاتمان کەمماوە بەس من ئەمە پرسیارە بکەم تقریبان لەوانەیە جیاوازیش بێت کەسانێکمان هەیە بە بەردەوام دووشەمان و پێشەمان بە ڕۆژوو دەبن یان لە مانگێکدا 3 ڕۆژ بە ڕۆژوو دەبن ئایا ئەم کەسانە ئەبێت خواردنەکانیان چۆن بێ بەتایبەت لە وەرزی گەرماداوە گرنگی زیاتر بە چ جۆرە خواردنێک بدەن؟ بەڵێ خۆی ئەمانە زۆر باشەکەن ئێستا هەتا علمیش سەلماندوێتی کە پێڵێن بە ڕۆژووبوونی زانستی بە ڕۆژووبوونی زانستی یەکێک لە هینەکانی ئەڵێ تۆ مەسەلەن 5 ڕۆژ نان بخۆ 2 ڕۆژ یعنی 5 ڕۆژ بە ڕۆژوو یعنی لە 2 ڕۆژی بە ڕۆژوو بە 5 ڕۆژی ئاساییەتی ئەخۆی بیخۆ چونکە خۆی لەو 2 ڕۆژە یارمەتیدایە کە گەدە و بچووک ببێتەوە یا مەسەلەن شوێنێکی شتێکی ترمان هەیە 16 بەهشت لە 24 سەعاتەکەیە 16 سەعاتی تۆ هیچ مەخۆ دوایی لە 8 سەعاتەکەیە چی ئەخۆی بیخۆ یعنی ئەتوانی لەو کاتەیە 2 ژەمە خۆی 3 ژەمە خۆی بیخۆ ئەمانە زۆر تەندروستن زۆر باشن بۆ ئەوی ئێمە زیادە نەخۆین لای ئێوە بە بینەران ئەڵێم هەر غرامێک لە گۆشتیان دووگ لە طبعاً چەوری زۆربەی بە شێوەی چەوری کۆ ئەبێتەوە هەر 1 غرام چەوری تۆ 9 کیلۆ کالۆری زیادە دووەرگرتووە یعنی هیچ غرامێک لە لەشی ئێمە نییە بە تەندروستی وەرمانگرت بێ و بوو بێ بە چەوری هەمووی ئەمانە کە لەش زیادە بێ لە لەش لە ئێمە کۆ یەکاتەوە بۆ چەوری هەڵیەگرێ بۆ ڕۆژەی کە خواردن نییە سەرفێکە بەڵام ئێمە سەیرەکەی هەندێک کەس هەموو ڕۆژێک هەر خواردن ئەیە بەلەش لەبەرەوە ئەو قەڵەو بوونەوە بە تایبەتی لە دوای تەمەنی یعنی لە 30 ساڵیەوە ئیتر ئێمە وردە میتابۆلیزممان دائەوەزێ بۆیە هەتا بەرەو تەمەنەچی بەرەو قەڵەوبوونەچی و بە تایبەتی لە منتیقەی ناوەڕاستە یعنی سەیرەکەی هەندێک کەس هەیە ئەڵێ من سەیرم کە قۆڵم باریکە هیچ عەزەڵەم نییە ڕانم باریکە کەچی وەرگم هەیە ئەمە کێشەی ئەنسۆلینی هەیە ئەبێ بزانێ لەبەرەوە ئەو کەسانی کە ئەم ڕۆژووە ئەگرن چ ڕۆژووی ئاینی بێ چ ڕۆژووی زانستی بێ چونکە یەک فەرق لەویانە هەیە
لە ڕۆژی ئاینیە نابێ هیچ بخۆی لە ڕۆژی زانستیە ئاو چاو چایگیایی و ئەشلەمەنیەکان ئەخورێت و تەنانە قاوەش ئەخورێتەوە ئاساییە ئەمانە هەردووکیان طریقەیەکی زۆر باشن بەڵام ئەو کەسەی کە ڕۆژی ئاینیەکە ئەگرێ ئەبێ ئاگای لە ئاو بێت یعنی بۆ ئەوەی لەش پاراو بکاتەوە لەو ماوەیە کە تۆ لە ڕۆژانەیە مەسەڵەن ئێمە کاتێکە زانین بە تایبەتی لە هاوینە هەتا ئێستا 20 دقەیە تقریبا کە بانگی مەغریبەیە یعنی ئێوارش 3 و 20 دقە ئەوانە بانگی بەیانەیە ئەم کاتە زۆرە لەشی بێ ئاو ئەبێ لەبەرەوە ئەبێ هەوڵبات لەو فترەیە کە بە ڕۆژوو نییە ئاو زۆر بخواتەوە ئاو وەربگرێ زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر چیمەن ساڵح مامۆستای زانکۆ سپاس بۆ لەم تۆڕەیە شیوادارم هەستی